باز لە ئەزمموی سەرکەوتنی گەنجێکی وەرزشکارەکەین لە وەرزشی هێزی لەش و بەرزکردنەوەی قورسایی کە چەند ساڵێکە لە چالاکی و لە پاڵەوانیتەکان لەسەر ستێجی بردنەوەکان ئەیبینین. ئەویش هەردی عومەر پاڵەوانی بەرزکردنەوەی قورساییەکە لە ستۆری سپۆرت مەگەزین میوانە. کاگەردی بەخێر بێ، زۆر سپاس بەخێر بێ. ماشەڵڵا کاگەردی پێش ئەوەی باسی ئەوکەین چەنە بەرزکردێتەوە بەس زۆری ڤیددیۆکانە بینین هاوکارەکانت پیاتە ئاکێشن زۆر ئەمە چییە؟ تێمانگەینەوە ئەم خۆگەرمکردنە چییە؟ قوربانە بەم یارێکی ئەمە یاری هێزی لەش تۆزێ بڵێن حماسێکیوێت بڵین لە کاتی ئەو قۆتەیە کە تۆچی خۆت ئامادە ئەەکەی بۆ ئەو وەزنا ئێمە منێکیان خۆمم لە دواوە پیام نەگەشی ئەو قوتم دروست نابێت هێزێک تێنێ هێزێک تێنی ئەی چۆنەڵی کوردواری خۆڵە دەفعبی بۆ لیانە جامش کاتێکە پاڵەوانە تیم هەبێ کاپتنی سوم لەگەڵ کاپتن سەنگەر ئەمانە هاوکارێکی زۆر منەکەن بەڕاستی ئیتر خۆیان لە وەساکەی من تێکەن پیاکەشانیتیانە بێ ناتوانم بەخۆ بەس ماشەڵڵا زۆر بەهێزن ئەو پیاکێشانە گەر بدرێ بە کەسێکی درا ئازێتێ بێ وەڵاهی ئەوە ئەڵە کوڕی خۆێ تۆ ڕاهاتووی لەسەر ڕاتوو باشە کاگەردی پێش ئەوی بچینە سەر ئەم چالاکیانە ئەمەوێ ئەزمموی ژیانی تۆ بزانین لە چی دەست پێ کرد لە چی یاریەکە دەست پێ کرد ئێستا لێرە خۆبینیوەتەوە. ڕاستەکەی من ساڵ 2000 تقریبی 2010 دەستم کرد بە یاری لە جوانی وکاتە وەزنێکی زۆر کەمم هەبوو لای مامۆستا جەلال دەستم پێ کرد زۆر هاوکاری کردم زۆر پشتی گرتم تا 2010 بەردەوام بووم یەک دوو پاڵەوانتی لە جوانی کرد سواز بخوا نەتیجەی باشم هێنا ئیتر دوایی بەپێی ئیشوکارەکان زانین بۆ من ناگونجێ چۆ کاتی خۆی خواردنی خۆیەوێ خۆما هێزی لە شەکە هێزی لە شەکە زیاتر لەو یاریان خۆم دۆزیەوە و سواز بخۆی گەورە لەو یاریان زیاتر دەرکەوتم. باشم لە هێزی لە شەکە چەند جۆرێکی هەیە تۆ لە هەموو جۆرەکان دەدلێفتە بنج پرێسە دبنیە چۆن ئەمانە هەموو یەکی تۆ هێزی لەش پێگاتۆ لە سێ یاری لە کاتی پاڵەوانەتیەکانە ئەبێ هەر یاریەکە ئەنجام بیت سواز بخوا تا ئێستا چەندین پاڵەوانتی کوردستانمان کردووە ئەبێ لە هەرچێکیانە بەشداریکەی بەڵێ بەس من زیاتر تۆ احتیمال لە ماوەتە سەر یاری سنگەکە چکە یاری دیلێفت و پێنج دبنیەکە تۆزێ زەحمەتە ینی پاڵەوانتی جیاوازی بۆ ئۆکرێتەوە لە پاڵەوانتی بێ کەیکێتی هێزی لەشی سلێمانی ماوەی ڕابردووە چەندی چالاکی کردوێتەوە چەندین چالاکی چەندین پاڵەوانتیمان کردووە بەس پێنج فرێز بووە باشە بتوڵەکانی کەشکە تیاکرێت شەرنی هەر سیارێکە بێ زۆکات یەک یاری تایە باشە لە چەند یاریە بەشداریت کردووە وڵی سواز بخوا لە ئەچانم بڵم لەم ساڵانەی دوایە چەند پاڵەوانەتی بینی و ئەنجامەکانە 2011 بڵین بتوڵی کوردستانمان کرد سواز بخوا یەکەم بووم باشە 2012 عینەشت هەر بتوڵەیشکی دوانمانکە دانیکان یەکەم بووم یەکیان دووەم بووم تا ئێستا هێناومە هەر بە سواز بخوا بە یەکەمی ئەم ساڵی 2023 چەند پاڵەوانەتی بینی ساڵی 2023 دوو پاڵەوانەتی تیاکرا لە دانیکانە سێم بووم یەکیان دووەم بووم 2022 دوو یەکەمین بەدەزێنە لە سۆران بتوڵەمان کرد لە خانەقین کرمان لە هەولێر عینەشت لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی کوردستان بوو لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی عراق وڵایی دوو دەرفەتم بواتە پێشەوە بەس نەمتوانی دابەزم بەبوونی ئیشوکار و کۆمەڵشتەوە. باش ئەم وەرزشەی ئێوە بەرزکردنەوەی قورسایی لە عراق ئاستی چۆنە ئێستا؟ وڵی سپاس بخوا خەڵک تا حدێک زۆر تاالبی نەبوو بەس ئێستا هەستەکەم خەڵک زۆر خۆی یاوەتێ یعنی پەرەی سندووە یاریزانی باشمانە یاریزانی پێشکەوتومانەیە سواز بخوا من لەگەڵ لەوێنەکانی شاتیاتی لەگەڵ کاپتوریسرا ئێمە ئەم بتوڵە و چالاکیانە دەستمان لێ هەڵ نەگرت لە زۆربەی شار و شارۆچکەکانە ئێمە پەرەمان پێەیە لە خانەقین و لە کەلار و لە بەردەڕەش و لە هەولێر و یعنی نەمانێشۆ تا ئەسەم یاریە بمرێت. باش ئێستا هۆڵەکانی وەرزش زۆر بوون و خەڵکێکی زۆر ئارەزوومەندی هۆڵی لە جوانی ئەمە تا چەند هاوکار بۆ دروستبوونی یاریزانی نوێ و پاڵەوانی نوێ لەم یاریەدا بڵین کە ئێمە ئەم چالاکیانە ڕێگەخین زۆربیکە لە قاعەکانە یا لە هۆڵەکانە چالاکی ڕێگەخین یاریزان چاوێکرێتەوە بیدادیە بۆ سێرکردن دواییتە تەماحێکی گرەیە کە ئێمە ئەوەز ناڕۆین و ئەو قۆتاگەین یەتە بوارەکەەوە ئێمەش حەزەکەین بەشداریکەین و یعنی خەڵک زۆر بەزیدی خۆی یاوەتێ. چۆن ڕێنمایە و کەسانەکەن کە یەکەم جاریەن بۆ لە ژڕێکی خۆیان دوایی هانیان بن بۆ ئەم وەرزشە بکەن و لەسەر ئاستی کێبڕکێ بکەن بۆ نمونە عادەتەن ئەم یاری ئێمە تۆزە تەماحیتیایە بڵین کابرا کە سێری بڵین منەکا وەزنێکی زۆر ڕۆم یەکسەر حەزەکە بێتە ئەو وەزنەی من ئەو ئاستەی من ئمە پێشەکی پێڵین وردەوردەبێ مەرحەلە بۆی بڕۆی یەکسەر مامۆستاقەی نادەرزی بەکاربیانم ناوی یەکسەر هەواڵ بێتە سەر شتە قورس ئەمە زۆر گرنگەم ڕێنمایانە وەکو ڕاهێنەرێکی وەکو جەنابە باسی کاڵە ئەو کەسەی کە ڕۆکاتە هۆڵێکی لە جوانی مەرج نییە بە ماوەیەکی کەم بێ پاڵەوە ڕەحمەتی لێبێ یاریزانمان هەیە من لە 2000 و تقریبی
بەخوا لە هەشتەوە بیداەتی هەشت و نۆمە خەریکم تا ئێستا بەڵێ اینجا گەشتمەتە ئەو مەرحەلەیە یاریزانمان هەیە تووشی زەربەی زۆر بووە لە ماوەی 4 مانگە 5 مانگە ئێمە ڕێنمایمان ناوەتێ بەزیتر لە دەرەوەی ئێمە چشتی کە وەرەگری و کاتە دەسەڵاتی ئەمەیتیانە پەراباتە بە هۆڕمۆن بڵین هۆرمۆن و تاواکەری خۆراکی ئەگەر بە پێی قانون بڕوە و مامۆسای خۆیە بێ کێشەی نییە یعنی ناکرێ هەموو ژێر ڕێنمایی و ژێر ڕێنمایی ڕاهێنەری شارەزاد ئارەوەڵا باشە بەدەر لە ئەم مەشقە تایبەتانی کە خۆی هەیەی ئەم وەرزشکارانەی لە یاریکی دیکەوێن هەندێک جار هەیە قۆڵ و مەچەکیان ماسوقەیان زیاترە ئەمانە چۆن لە وەرزشەیە جێگای نەکرێتەوە بڵین تیاتی بڵین دیاری لە جوانی ئەکا لەگەڵ لە جوانیەکەش حەزی بە قووە بەدەنیەکەیە باشە بەس عادەتەن ئەو نوع کەسانە زەربیان زۆر بەرەکەوێ لە کاتی بتوڵە بووە یاریزان ماسوولکەی تەقیوە یاخود ماسوولکەی دەرچووە چونکە ئەم یاری ئێمە تۆزە پێویستی بە چوری لەش هەتا قوتێکە هەبێ یاریزان کە بڵین کە خۆی حەزرەکە بۆ بتوڵەیەکی لە جوانی ئەوەی کە بە لە جوانەکە ئاکرێ بێمە ناکرێ جیاواز ئارەوەڵا زۆری فەرقە بڵین هەشەی تر حەزی پێ هەیەی خۆی کاتە بوارەکە مەترسیەکانی ئەم وەرزشە چییە؟ وڵی مەترسیەکانی بنابێ یەک سەبر ئەبێ سەبرێکی تاوی لەسەر بگری نابێت پەلەیەکی تیا بکەی ئەم یاریە پتێ بڵین بە ماوەیەکی کەم بگەی بۆی کە خۆت ئەتەوێت نابێت باشە مەرحلە بۆی بڕۆی زۆر جار ئەبینین بەداخەوە وەرزشکار تووشی لە کاتی بەرزکردنەوەی قورسایە تووشی پێکانە بێ ئەوانە ڕەحمەتە لەبێ ئاخردا هەیە لە کاتێکا کە چاوت بۆن لە کۆمەڵی یاریزانەکات پێشتر ئەمە ڕێنمایی بۆ کرێسە بۆن منە من مانگی ئەخیری 12 بۆتۆڵەیەکم بەدەستەوێ ئیتە من لە هەفتەی ئایندۆ خۆمی بۆ حازرەکەم مەرحلە تیاتی لە پڕ خۆی خاتە ژێر ئەو وەزنە قورسەوە بڵین لە کاتی چالاکیەکانە یا لە کاتی پاڵەوانەتیەکانە یاریزانی وا هەبووە ئەگەر ڕێنماییمان نایاتێت تووشی مساوە بوو یا بۆ تیاتی بەسەری سنگە بشڕێ ئەم یاری ئێمە ئەبێ سەبر و تەحملێکی باشە هەبێ ئەبێ قوتێک لە خۆتا ڕانەبینی ناتوانانی بیتە ناو بەشداریکی باشە تۆ لە بەرزترینە خۆ زۆرترین کێش کە بەرزە کردەوە چەندێکە بە ئاخیر بتۆڵەکە کردم ئەوەی سۆران بوو 180 کیلۆ بوو ئاخیر بتۆڵەش کە کرمان هەر لە سلێمانی ئەویش 180 کیلۆ بوو بەس لە ئەم ئاخیرانە چالاکیەکمان کرد 185 کیلۆ بوو 185 تۆ تاوی 185 بەرزکەیتەوە بخوا تا ئێستا تا ئێرەم هێناوە ئارەوەڵا باشە ئەگەرەمەوە سەر ڤیددیوکان کە بینیم یەکەم دەقە پرسیاریم لە کردی ئەوانە زۆر ینی هاانتەیەن و زۆر گرنگیشە خەڵکی شارەزاد لەگەڵا بێ لە وەزنە قورسەکانە لەگەڵ ئەوە نەبی خۆی ئێستا من عادەتەن ئەوە کاتتونی سف خۆشێتی لە کاتی بتوڵەکانە کە وەزنێکی زۆر ئەڕۆم یەکسەر بان یەکەم خۆی لێم تێگە ئەزانە چۆن ئەداتێ یاریزان هەیە بۆ منەکە تۆ لە کاتی و قاعشە کە وەزنەکە دەیاتێت دەست بەرەیە زۆر کات ئەو یاریزانە ناتوانێت مسەیتر بێ بەسەر یا بەسەر سنگی خۆیە یا بۆ یا بە ملیە ئەو یاریزانە کە ئەداتێ تۆ چەند لە خۆ ڕابینە بێت تۆ دوو لۆ ڕاببینی ڕاست کاک سەنگەر و کاکە هەمە ئەمانە عینەشت لیوتی ئەگەن ئەزان چۆنت دەنێ ئاسە کاک سەنگەر لەگەڵتایە مەرحلە پێت ئەڵێ پێ چۆن بەرزیکی تۆ چۆن داینی یعنی ناتوانین شتە ژێر وەزنێکی قورسەوە کە لەو کەسە ینی گرنگە کاتێکە وەزنێکی قورس بەرزەکەیتەوە خەڵکی شارەزاد لە نزیک بێ هاوکارە بن ڕەحمەتە لێ یاخود لە کاتی کێش زیادکردنا ئەکرێت تۆ لە 120 بکەی بە 130 یاخود چۆن بڵین ئەم یاری ئێمە سێ محاولەمان هەیە لە کاتی بتوڵەکانە بڵین جاری وا بووە 14 بنافسمان هەبووە کابرا 100 کیلۆ ڕۆشتووە ئەبتوانی بۆ نویکی بە 100 بیکەی بە 120 تا حدێک تیات یەکسەر داوای 140 کردووە یەکسەر لەیوە تووشی مسابۆ یا بۆن منە نەیتوانیەوە یەکسەر بە فاڵ بۆ حساب کراوە ئەم یاری قووەتە من لە بیدایەت کە دەستم پێ کرد بەخوا 5 بۆی ڕۆشتم ئەو کاتە کە دەستم کرد یەکەم تۆڵە 145 کیلۆم بەرز کردەوە یعنی خۆم تەسەوڕیۆم ناکرد ئیتر ئەم 45 هێنا بە 5 کیلۆ بە 2 کیلۆنی ئاوا سەرم خست نەک لە 145 کەسەی بیگەم بە 70 ڕاست دروستە ئاوەزنی ئەمە ستاندارد ئێستا وەزنی خۆم 93 کیلۆیە وەزن سەرخەم بەرەوسەرەوە زیاتر قووەتەکەم سەرەکەوێ بەس لێ ئێستایا بۆ من ئەم وەزنە عیبی نییە باشە لە هۆڵەکانە ڕاستە کوڕان بەردەوامن کچان لەم وەرزشەیە حدێک دوور و نزیک ئاگادارین خۆیان تێکردووە خۆشە یاریەکە تا بیدایەتیش خەڵک زۆر تالبی ئەم یاریە نەبوو دیار نەبوو ئێمە کە بتوڵەمانەکردەوە بۆ نمونەیە چالاکیمانەکردەوە بڵاومانەکردەوە خەڵک لە ئێمە تۆزە زیاتر چاوی کرایەوە پرسیاریەکرد نامەیەنار ئەم چالاکیە چۆنە ئەم بتوڵانە چۆنەیت بۆ ماشیە کردەوە حەزی لێگرت سەتیاتی کابرا بۆن منە 7 مانگ تەنشیفەکە بۆ لە جوانی ڕاستە لەشێکی جوانیە بێ هەر مەدالیە شادەکە زۆر جاوەرەگرێ زۆر کات ئێمە چالاکیەکەین یا بتوڵاکەینەوە ئەوەی کەلەمای جاریە دەسمانەکەی بەخوا کابرا لەوە دەستی ناکەوێت جاڵێ من بۆ نەوەڵە ئەمە نەکەم لە هەمی باشترەوە بتوڵەی هەولێر بوو کرمان ئەمە 16 نادی بوو بەشداری کرد
سواز بخوا من یەکەمەکان بووم تایە یەکەمەکان بوو ئەو 185 کیلۆ کردەوە تم منافسم نەبوو تم بە عیبی نییە کاگەردی ئەمە بەرزکردنەوەی قورساییە زۆر جار وەرزشکارەکانی ئەمانە بینین لە دەرەوە کاری دیکەکەن وەکو سەرکێشی ڕاکێشانی ئۆتۆمبیل دیکە ئەمە چێتە چه بابێک ئەوە ئەکەوێتە باری ئەوەی کە بڵین ئێمە کرۆسفیدیشمان هەیە مەجموعەی یاریە بەیەکەوە ئەم یاری ئەمە کاڵی قووەبەدەنی یاخود قورسایی پێگاتوە لە سێ یاری باشە ئەم یاریانێکێک کە ئەیکەن ئەو یاری تایبەتی خۆی هەیە یعنی ئەبێت تاوە خۆتی بۆ ئامادەکەی وەزنێکی زۆرێ هەبێ یعنی بۆ منەوە ئەو کەسانی کە ئەو یاریانە ئەکەن وەزیان لە 100 کیلۆیە ئەو نمایشانە مەترسیدارە بۆ یاریزانێکی ئەوە وەڵی نەیکرد بێ ئەروەڵا زۆر جاریوە دووربێ بە سەرێک دە بشڕێ بەخوا بە هەژمانگ و مانگ نایتەوە چکە جاریوە تۆ عەزەڵەیەکە من بەشداری چارەکی بتوڵم سۆکرۆ جاریوە بە ئەمەم عەزێتی گەشتووە لە چەندی بتوڵە هاتوماتە دواوە هەنی پێکانێکی سووک چەند مانگە دوورتە خاتەوە چکە ئەم یاری ئەمە یاری قووەتە بەڵێ کە تۆ ئەو زەختە ئەەکەی بەپێی ئەو قوتە یەک ئازاریەک مسابەتیا بێ ناتوانانی بڕۆی شکێکسەری بە سەسن کاگەردی ئەگەر شیکردنەوەی بکەی بۆ ئەو جوڵەیە لە کووە دەست پێەکە ئەم جوڵەیە ئەم جوڵەیە کە بڵین بیدایە تۆ پاڵەکەی ئەبێت تاوەڕێکی شانێ ڕێکی مەسەبەکە بێ باشە دەسێت تاوا قفڵ کردێ مەزبوط کردبێ بە قەرشانە کرد بێتەوە لێبێ باشە زۆر کەسیژەیە بڵین عریز دەسەبات باشە بەس خۆی عادەتەن ئەو دەستگرتنی منێسەکە ئاوا دەسم کردو ئەوستانداتە مەزبوطی ڕێکی خۆتە کە دای ئەگری ئەبێ ڕێکی شانی خۆت و ئاسی سنگە بێ زۆر گەزێ کە دایگرێ لە حاڵەتێکان ڕێگەی ئێنێ و ئاسی ملی ئەو قوتەی ناشکێ بەسەرە دوور بێ زۆر کات ئێمەکە لە دوای ئاگامان لیانێ من خۆم زۆرکە لە کاتی چالاکی پاڵاوانتیەکانە لەگەڵ یاریزانە ئاوا ڕۆشم هەر سریگە مەزام چەنە ڕوە چکەمە دەمێکە لەم یاریان یاریزانەکان ئەزای ئاسیان چۆنە زۆر کەسێ لێڕانەبینی ناتوانانی بخێتە ژێوەزنێکی قورسەوە باشە هەندێک کەس هەیە هێزی دەستێکی زیاترە لەوەی تر لەما چۆن چارەسەری ئەوەکە ئەو کاتە لە کاتی یاریەکانە زۆر عادەتەن یاری پێنجپرێز کێشەی بۆ دروستە بێ چکە یاری پێنجپرێز ئەبێ بە هەردووکی بێ قووە تا بڕوە زۆر کات ئاوای لێت ناتوانانی خۆتەکە سەر ناکەوێت بەس لە یاری دیلێفت و دنیا کێشەی نییە کێشەیان کێشەی هەیە یاری پێنجپرێز لە زۆربەی یاریەکان قورسترە ئەوەی کە دەستی ڕاست بێ دەستی چەپی لاواسترە طبعا لاواسترە بەس بەپی یاری ئەگەر دەست باتە یاری قوت بە دەنیەکە تۆزێ قوتەکەی مامناون یەکسانیەکاتەوە بەس وەکو لە ژوانینە ڕێنە تاوانی کە یاری لە ژوانیەکەن عادەتەن قوتیان زۆر کەمە چکە چوری لێ دەشیانە نامێنێ بەس ماسوولکەیە باش کاگەردی بەرەو کۆتایە چین ئەمەیە چ ئامادەکاریەکە دەوت مانگی 12 و چۆن بەرنامەکەت داڕشتەوە بۆ ئەگەر یەکێک بێوێ بۆ پاڵەوانتی خۆی ئامادەکە هەم لە ڕووی خۆراکەوە هەم لە ڕووی پشووەوە هەم لە ڕووی مەشقڕایانان و هەفتانە چەندێک مەشقەکان وڵی ئەم یاری ئێمە کاتیوێ دقەوێ ئیسراحەتێوێ من کەیتر کاتی پاڵەوانەتەکانی بەڕاستی ملێرەوە دەستخۆشی لە خێزان مەکەم زۆر هاوکار مەشکە خواردنی ئێمە فەرقیە لەگەڵ تایبەتان یاڕەوەڵا بڵین وەکوتر جۆ ناینە بە خواردن هەرچی بێ خوینەمە بەس کەیتر مانگێکی بمێنێ بەرەو پاڵەوانەتیەکە یا بۆ منە 20 ڕۆژ دەبێ خواردنی ئێمە لە ڕۆژێکا 5 ژەم بێ بڵین هەشتی بانیە بڵین سەعادەیە عەسرە ژەمەکانەی ترە بێ هەمی تایبەت بێ بەخۆت درۆکاتە تۆزێ زەحمەتیە بێ بەخوا قورسە جامیاری ئێمە هەموو کات پێویستی بۆ نییە داو دەرمان بەکاربیێنی بەس نزیکی پاڵەوانەتیەکان بۆ منەیەکێک هاوکاریە بکە یەکێک بۆ دەستێ بگرێ خۆشترێکە بۆ ئێمە ئەو ئەرکە قورسەمان زۆر لەسەر نامێنێ بێگومان چ پاڵەوانتێکی تریش هەیە بۆ دەرەوەگە بێ بەشداریکەی مانگی 12 پاڵەوانێتیی تایە لە تورکیایە باشە ئیتر ئاگاداریان کردم ئیشەڵڵا ئەگەر سەر بگونجێ پشت بەخوا نێودەوڵەتیە باڵێ نێودەوڵەتیە کراوەیە و بیتر هەچ کەسە بە ئاستی خۆی لە وەزنی خۆیان دابەزێ باشە بینیم پێش ئەوەی مایلەوە پێش لە دەستشکانەوە شتە کردووە دەشکانەوەش وڵی زۆرم حەز پێ بوو کرا بتوڵە بوو خۆم لێ سواز بخوالۆشا دووەم بوو یعنی ئامادەکاریشم بۆ نەکرده بوو سواز بخوالۆشە نەتیجێکی باشمان سەرکەوتوبی کاگەردی دوا ڕێنمایی تۆک و ڕاهێنەرێک و پاڵەوانێک بۆ ئەو گەنجانەی ئەیانوێ ئەم وەرزشە بکەن وڵی ئەم یاری ئێمە وەکو بیدایەتیش باسم کرد نابێت پەلی لێ بکەیت ئەگەر تۆ بتوێ لەشێکی جوانە هەبێ قوتێکی باشە هەبێ مەرحەلە بۆیە ڕووی ئێستا دەمی هەج یاریزانەکەی دوکسەر باسی هۆرمۆنەکە ناڵم بەکاری مێنە بەکاری بێنە کاتی پاڵەوانەتیەکان ئەمە ڕاستیەکەیتی بەس لە ژێر ڕێنمایی نیە لە خوینەکانی لە خوارد دەبێ ئەم یاری ئەمە پێویستی بۆ کۆمەڵەشتانەیە هیوادارم ئەوەی کە حەزبم یاریاکە پەلە نەکە بڵین تەماحی نەبێ ئەگەر بێ لەشێکی جوان و لەشێکی تەندروستی هەبێ ئەبێ سەبریە بێ نابێت پەلە ئەم یاری ئەمەی پەلە نییە
زۆر کات زەڕبێکە لێە بەخوا هەتامای لەسەر جیاکەی ڕاست هەردی ئەمر پاڵەوانی بەسکردنەوەی قورسایی سپاس بە ئامادەبوون لە سپۆرت مەگەزین سەرکەوتوبی مەمنونم سەرکەوتوبی. بە قوربان.